دروجا جهانیه آزادیا روزنامه‌وانی دا روزنامه‌وانین دهوک بحث وان آستانگا دکن ین کو روزانه دکبنه بر روزنامه‌وانین وی باشری بلبل عبدالله جی اکوان روزنامه‌وانه کو چندین جارا لسرکار روزنامه‌وانی هاتیا گرتنو قفل هاتینا کرنا کلومونه زوربا روزنامه‌وانین دهوکا کسی که پارێزگەها دهوکێ ببێتن کاری ڕۆژنامەوانیە بکەتن نەسەر حزبا دەسەڵات بیتن بێت هەزر بکەتن ئەو کە ئەوی بخۆ دەستپێکا چێکردنەوە هەندێک کێشە بخۆش بلی کو ئەم بێژین کارێکی گەلێکی پیرۆزە ئەو دێ بخۆ کێشە چێکرد نمونە ئەس دێ بەحسی خۆ کە مەسەلەن چەند جارە ئەس هاتیمە دەستە سەرکردن چەند جارە ئەس ئەم بێژین ڕەوی مەکوونە هێمە دەستە سەرکردن چەند جارە هەوڵاگرتنا من هاتیە دان حتی وێگا وێژی مەسەلەن تهمت السر منو حتی دیمایل او آزادیا را در برین پارێزگەها دهوکێ گەلێکی بەرتەنگە فشارên هەمەجۆر لەسەر روزنامەوانە هەنا چ فشارên مادی چێن معنەوی چێن ضغوطات دی حتی دماهیجی مخابن البێداویە روزنامەوانên پارێزگەها دهوکێ کەتینە بەر فشارە فشارên هەمەجۆر چ دەستبەینانە پێزانینە یان جی گەپ گرتن لێدان و قوتان مەدید لەوان ساڵên داویە عبدالرحمن جی پتشتیش ساڵە ڕۆژنامەوانەوە دەبێژێت سادەترین مافێن ڕۆژنامەوانە وەرگرتنە زانیاریایە لە دهۆک ئەو ژی هەموو ڕۆژنامەوانە ناینەدان اگر روزنامه‌وان سر دستالات کی و نبیتن سر حزب زانیاری درست نه ندان رنگ ده اگر پیدوی زانیاری که درست جبیتن ده چیتنش دست دویه ورگیریتن دما چیز دست دویه ورگیرید الودر که یان ده اف روزنامه‌وان هنی ده خوش بابتی ده تپاش یان جی ده کشت یاسایی بوده جبلی پندان زانیاریا یا روزنامه‌وان دهۆک دلگران دکات ئەوە لە هەموو خڕبەبوون و نەڕازیبوونە لە دهۆک بەری هەر تشتێکی ڕۆژنامەوان ئێنە قوتان و کەلوپەلوانی ڕۆژنامەوانی ئێنە شکاندن و دەست بە سەرداد ئێدەگرتن دڕۆژە جیهانیە ئازادیا ڕۆژنامەوانیدا ڕۆژنامەوانên دهۆک خوازیارن بەشێک شوێ ئازادیێ بۆ وان jî هەبتوو وان jî mafê وەرگرتنە زانیاریان وەکو هەموو ڕۆژنامەوانên din هەبێت شێروان خەدر کورسات نیوز دهۆک